سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا هاتوومەتە لای ئەو بزنەکیویانەی لە چەند ڕۆژی ڕابردوو بوونەتە باسوخواسێکی گەرم لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی. ئەم شوێنەی کە منی لێم گەڕەکی 32 پارکە لە شاری هەولێر و ئەمانەشی دەیبینن تەواوی ئەو بزنەکیویانن کە چەند ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆکانیان بڵاو دەکرایەوە و شتێکی سەرنجڕاکێش و ناموو بوو، شتێکی نوێ بوو بە نسبەت هاوڵاتیانەوە. ئەویش دەرکەوتنی ئەم بزنەکیویانە بوو کە بەنێو گەڕەک و شەقامە جیاوازەکانی شاری هەولێردا گوزەر دەکەن و دەسۆڕێنەوە بە ئازادی. من قسەم لەگەڵ خاوەنەکەی کرد، ئەو باسی لەوە کردکەوە ماوەی 2 ساڵە ئەم بزنەکیویانەی لەلایە و بەردەوام ڕۆژانە هەرکە ڕۆژ هەڵدێت ئەو دەرگای شوێنەکەیان بۆ دەکاتەوە و ئیتر بەم شێوەیە کە دەیبینن لە شەقامەکان و لە نێو باخچەکاندا دەسۆڕێنەوە و گوزەر دەکەن و ژیانی ئاسایی خۆیان بەڕێ دەکەن بەبێ ئەوەی هیچ کەسێک زیانیان پێ بگەینێت. ئێمە لە ماوەی ڕابردوو هەر بیستومانە و بینیومانەکە بزنی کێوی لە ناوچە شاخاویەکان لە دەڤەری بارزان لە چیا سەرکەشەکانی هەرێمی کوردستان بینراون. بەڵام ئێستا بینینی ئەم بزنەکیویانە لە نێو شەقام و گەڕەکەکانی شاری هەولێر وای کردووە کە سیمایەکی تری جوانی شارستانی و شتێکی بڵێن سەرنجڕاکێش و نوێیە بە نسبەت هاوڵاتیانەوە. قسەم لەگەڵ دراوسێکانی خاوەنی ئەم بزنەکیویانە کرد، ئەو باسییان لەوە کردکەوە بەردەوام لە گەڕەکەکاندا دەسوڕێنەوە. ئەوەی لە هەمووی سەرنجڕاکێشترە ئەوەیەکەوە هیچ کەسێک نە بەدوایاندا دەکەوێت، نا بەردیان تێدەگرێت، نە ئازاریان دەدات. قسەم لەگەڵ مامحاجیە کرد، ئەو پێی گوتم وتی ڕاگەیاندن ڕۆلێکی زۆر گرنگی هەبووە لە نیشاندانی ئەو مرۆڤ دۆستیە و ئەو ئاژەڵ دۆستیەی کەوا ئێستا بڵاو بووتەوە بووەتە مایە ئەوەی کەوا هاوڵاتیان لەوە تێبگەن کەوا ناکرێ ئازاری ئاژەڵەکان بدرێتن. ئەو باسی لەوە کردکەوە ڕۆژانە منداڵانیش تەعاملیان لەگەڵ دەکەن و هیچ کەسێکیش ئازاریان نادات و تەنانەت بەردێکی بچووکیشی بۆ فڕێنادات. بەڵام ئەگەر دوور لە ڕووی بینەران سەگێکی بێلانە بێ ڕەنگە منداڵانیش پەلاماری بدەن، بەردی تێبگریرێت یاخود لێ نەبگەڕێن لە نزیکی ئاواییەکان و خەڵک نزیک ببێتەوە. بەڵام ئەو بزنەکیویانە بەم شێوەیە لەسەر شەقامەکانن و دەسۆڕێنەوە و سیمایەکی جوان و شارستانیش نیشانی خەڵکی شاری هەولێر و بە شێوەیەکی گشتی و لە شارۆچکەکانی دیکەش داوە بەوەی کەوا بوونەتە شتێکی ڕەمزی جوان و ئەم گەڕەکەی کە منی لێم 32 پارکەوەکو باسم کرد خانەوادەی ئەو کەسێکەوە ئەم بزنەکیویانە بەخێو دەکات. دەیگوت ئەم بزنەکیویانە تەنانەت ئەو خانوانەی کە تەواو نەکراون 3/9 بەرزن دەستنە سەر 3/3 و خۆیان فڕێ دەدەنە خوارەوە، بەڵام هیچیان لێ نایێت. واتە هەموو ئەفکار و هەموو ڕەفتارەکانیان وەکو بزنی کیوی ئاسایی کە لە شاخەکان بینیمانە لەم شاخ خۆی هەڵدەدات بۆ ئەم شاخ هیچیان لێ بەسەر نایەتن و لێرەش بە هەمان شێوە ئەوەی کە جیاوازە ئەوەیە کە لە مرۆڤ ناترسێتون و لە مرۆڤ نزیک دەبێتەوە. ئەم سروشت و کللتوری ئاژەڵ دووستی و چاونەترسی ئاژەڵەکان بەرامبەر بە مرۆڤەکان تەنها لە دەڤەری بارزان بینیمانەکەەوە ئاژەڵە کیویەکان نزیکی ئاواییەکان و مرۆڤ دەبنەوە و هیچ ترسیان نییە لەوەی کە ئازار بدرێن. بەڵام ئەم واقعەش ئێستا گۆڕدراوە و لە نێو شاری هەولێر و لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر هەمان جۆر لە بزنە کێویەکان دەبینین و ئازاریش نادرێن.